پشتیوانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی هەڵەبجە هەرزوو کاردانەوەی بەرفراوانی شەقامی ئیسلامی بەدواداهات و وێڕای دەستخۆشی و پاڵپشتی ئەو هەنگاوە بە قۆناغێکی گرنگی پێکەوەی ئیسلامیەکانی کوردستان ناو دەبرێت. من لە پۆستەکانمە یەکەم کەسم هەنگاو بناوە تومە هیچ عەرقەلەیەک نییە لە بینی یەکگرتنی بزوتنەوەی پەیوەندی و کۆمەڵی ئیسلامی برایانی ئێمن بە یەک مەبەست و بە یەک ئامانج دەرچوین لە حیزبێک. ئێستا هیچ ڕێگریەک نییە بۆ یەکگرتنەوە ئینشاءڵڵا لەگەڵ هەموو حیزبەکانی کا بەڵام سەبارەت بەوەی بۆ بەلیستی جیا لە هەڵەبجە دابەزیوین وەکو عەرزم کردی ئێمە قەراروا بوو لەگەڵ یەکگرتو لەگەڵ کۆمەڵ هەمومان بە یەک لیست دابەزین بەڵام تەکتیکەکە حکمت وا ئەیخوازبەوەی ئەو دەنگە زیانە نەفەوتێ ئێستا بۆ تەقویەکردنی ئەو مەوزوعە بۆی کورسی دووەممان نەفەوتێ ئێمە لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە بە واجبێکمان زانی مسلمانانیش بەوە دڵیان خۆشە ئەلحەمدولله هەنگاوی باشتریشی بەدوایە بێ مژدەش بێ لە ئەهلی قیبلە لە ناو شەقامە لەگەڵ خەڵکا لێدوان وەرگرە هەمووی ئەڵێ ئیسلامیەکان بۆ یەک ناگرن بۆ نزیک نابنەوە بۆ لیستێکیان نابێ لە ڕاستیە ئەمەش دەنگدانەوەی ئەوەیە لەخوا بەزیابێ ئەمڕۆ هەنگاوێکی باش و گەورە نراوە ئەم دوولایەنە ڕێکەوتون لەسەر ئەوەی کە لە بازنەی هەڵەبجەدا ئەو برایانەی ئەو برابەرەزانەمە لە پەیوەندی ئیسلامی کاندیدەکانی خۆیانان هێشاوەتەوە سەحبیان پێکردوون و دەنگ دەدەن بە لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 147. ئەمە زۆر گرنگە بەڕاستی پاراستنی شوناسی ئیسلامی و بەتایبەتی دەڤەرەکەی ئێمە لەگەڵەوەی ئەم شارەی ئێمە بە شاری ئاشتی و برایەتی و ئیسلامی و دینداری هەر لە سەرەتاوە وا هاتووە ئەبێ ئەمە بپارێزین ئەم شوناسە. پرۆژەی برایەتی و لێک نزیکبوونەوەی ئەو دوولایەنە ئیسلامیە بووەتە جێگەی ئومێد و هیوای خەڵکی مسلمان و ئیسلام دۆستی ناوچەکە و دەرەنجامەکەی پارێزگاری لە شوناسی ئیسلامەتی ناوچەکە و پێکەی حیزبە ئیسلامیەکانە. ئەمە کارێکە کە ئەسڵ وایە ئەبێ بکرێ چون ئەم شارەی ئێمە و ئەم ناوچەی ئێمە شوناسی ئیسلامی هەیە پێویستە پارێزگاری لەو شوناسە بکرێ و پێویستە لە داهاتووە پرۆژەی گەورەتر بخرێتە بەرنامەوە ئەمە جێگەی دڵخۆشیە لەلایەن هەموو ئیسلامخوازانی سنوورەکەەوە پێشوازی گەرمی لێکراوە ئێمە لەلایەن خۆمانەوە دەستخۆشی لە هەر کەسێ ئەەکەین قسەیەکی خێری کرد بێ لەو بارەوە. کشانەوەی کاندیدەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە سنووری پارێزگای هەڵەبجە و ڕاگەیاندنی پاڵپشتی بۆ لیستی کۆمەڵی دادگەری کوردستان هەنگاوێکی گرنگە بۆ سەرخستنی کاندیدەکانی کۆمەڵ لە ناوچەکە و پاراستنی پێگەی ئیسلامیەکان لە پێناو بەرگریکردن لە باوەڕ و ئەخلاق و باڵەکان لە ڕێگەی ناردنی نوێنەر و کەسانی شیاوە بۆ پەرلەمان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.